نیشانەکانی ئەم نەخۆشیە عادەتەن لە تەمەنی مناڵێک بۆ مناڵێکی یان بەپی تەمەنەکان ئەگۆڕێ. ئەو مناڵانی کە خوار 1 ساڵن ئاتەنتایەکی بە قووەتیان هەیە، ئارەزویان بۆ شیر خواردن کەمە بێتەوە و ئێمە چاڵاییەک هەیە لە سەری بەشی پێشەوەی سەری مناڵ کە لای خۆمان لە کوردەواریە بە مەڵاشوو بەناوبانە. ئەو مەڵاشوو عادەتەن لە حاڵەتی ئەم هەوکردنەیە مەڵاشویان دەرئەپەڕێتە دەرەوە و گریانێکی بێزارکەر و ناخۆشیان هەیە، خەویان کەمە بێتەوە و بێتاقەتیان هەیە بۆ مناڵانی کە خوار 1 ساڵن. لە مناڵی گەورەیە لە سەر و ساڵ بەرەو ژوور تایەکی بە قووەت ڕشانەوە، هەستیاریان بەرامبەر بە ڕووناکی هەیە، یعنی بە ڕووناکی بێزارن، بە دەنگە دەنگ بێزارن، سەرێشەیەکی بە قووەتیان هەیە، بێهێز دەرەکەون، یعنی توانای هەڵسان و جوڵەیان نامێنێت، بێتاقەتە بن و خواردنیان کەمە بێتەوە و هەندێک جاریش ئەگەر مەسەن لە حاڵەتەکە لێ پیسکرد بن بە تووشی گەشکا بن. بە بەراورد بە دانیشتوانی هەڵەبجە ئەو ڕێژەیە کە هەیە تەبیعی ڕێژەیەکی زۆرە. مثلەن تا چەند سەد هەزارێکە دانیشتوانی هەڵەبجە بەراوردیکەی بەوە، یعنی لە مودەی مانگێکە هەتا بە ئاماری ئەمڕۆ کە ئەخیر ڕۆژی بڵێن ئامارەکەیە نزیکەی زیاد لە 47 نەخۆش هەمانە. بە خۆشحاڵیەوە تقریبا نزیکەی 20 نەخۆشیان چاکبوونەتەوە ڕەوانەی ماڵەوە کراون، بەس ئەوەی کە ئێستا وجودی هەیە لە نەخۆشخانەکەیە زیاد لە 27 نەخۆش لە ناو خەستەخانەکەیە وجودی هەیە. گواستنەوەی ئەم نەخۆشش عادەتەن نەخۆشیێکی گوازراوەیە لە مناڵێکی 1 ڕۆژەوە هەتا ئەخیر ڕۆژی تەمەنمان معڕەزین بۆی کە توش ببین، بەس حاڵەتەکە زیاتر لە ناو مناڵانە باوە. گواستنەوەی لە ڕێی هەناسەدانەوە، لە ڕێی مەسەلەن پیسی ئۆشتانەوە، لە ڕێشتی پیس خواردنەوە عادەتەن مەسەلەن کە مناڵەکەی من توش بووە کە لەگە مناڵێکی کەیە کۆنتاکتی هەیە، یعنی بەرکەوتنی هەیە، یعنی توانای گواستنەوەی زۆر ئاسانە. بۆ ئەوەی کە پێویستە یانی ڕاستەکەی من ئەمێ دایکان و باوکان ئاشناکەم بەوە، ئەگەر هەر مناڵێکیان هەیە زانیان هەست بە نیشانەکانی ئەکەن، سەردانی پزیشک، سەردانی خەستەخانە ئەتوانن بیکەن، سەردانی پزیشک بکەن بۆ ئەوەی نەخۆشیەکەی تەشخیص بکرێت. شتێک هەیە ناو خەڵکا باوە ئەڵێ ئاتەیمە تەشخیصکردنی ئەم نەخۆشیە بەکردنی فەحسی ئاوی پشتە. ئەو فەحسی ئاوی پشتەش لەلایەن خودی دکتۆرەکان خۆمانەوە ئێمە ئەو فەحسە ئەنجام ئەین. لە لای دایکان و باوکان ترسێک بڵاو بۆتەوە ئەڵێن مەسەلەن کردنی ئەو فەحسە مناڵەکەمان لە قاچ ئەکەوێت، دوانای ڕۆشتنی نامێنێ، ئەوە شتێکی هەڵەیە، حاڵەتێکی زۆر 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 دەگمەنە. یعنی تا ئێستا لەم چەند ساڵەیە ئێمە ئەگەر شتێکیشمان و فەحسەمان کردبێت یان لەم مانگەیە ئەو فەحسە زۆرەمان کردووە، هەتا ئێستا هیچ حاڵەتێکی ئاوا دووبارە ڕووی نەیاوەت و داوایان لێ ئەکەین کە ڕێگریمان نەکەن کە ئێمە وتمان پێویستی بۆ فەحسەیە ڕێگریمان نەکەن بۆی وەزعی مناڵەکەیان بەرەو خراپتر نەچێت. و ئامۆژگاریی کەم بۆ دایکان و باوکان ئەوەیە ڕاستەکەی بە حکمی ئەوەی کە دەستکەوتنی دەرمان لە وڵاتی ئێمەیە زۆر بە ئاسانی دەستمانەکەوێت لە سەیدەلەکانە، یعنی ئێمە ئێستا بڕۆین بڵێم فڵانە شروع بمبەرێ بەبێ ئەوەی داوای ڕەشەتەی دکتۆر بکرێ ئەو دەرمانە دەست ئەکەوێت. یعنی ئەو مناڵانی کە یەنە لای ئێمە بەجددی هەمویان 3 ڕۆژ و 4 ڕۆژ لە کۆڵان، یعنی بە شروبێک 2 شروب 3 شروبی ئەنتیبایۆتیک، شروبی دژە ژیان بەکاریان هێنا و هەتا نەخۆشیەکە لی پیس کردو اینجا گەنراوەتە لای پزیشک. ئەمەش بۆ ئێمە تۆزێ هێشتەکەمان لێ ئاڵۆز دەکات، چونکە ئەو فەحسی ئاوی پشتی کە ئێمە ئەمانەوێت ئەبێ زەرعی بۆ بکەین. مناڵێکیش کە پێش وەختە خۆی بەبێ ئاگاداری پزیشک علاجی ئینتیهاباتی بەکاربێ نابێت، ئەو کاتە فەحسەکە بۆ ئێمە غەڵەتیەتەوە. لەبەر ئەوە ئامۆژگاریم ئەوەیە ئەگەر بێت و حاڵەتێکی ئاواشیان هەیە جگە لە دەرمانی ئازار شکێن هیچی کە بەکار نێنن هەتاوەکو سەردانی نەخۆشخانەیەکەن و پزیشکیان بینێن. هەتاوەکو ئێستا یعنی ئێمە نەمان هێشتووە لەگەڵ پزیشکانی هاوڕێم، یعنی نەمان هێشتووە هیچ کەم و کوڕێک لە ناو نەخۆشخانەیە هەبێت لە ڕووی دەرمان و لە ڕووی شوێنەوە. بەس ئەگەر بێت و شتەکە کارەکە یعنی نەخۆشەکە زیاد لەم حادە لەم ڕادەیە زیاتر بێت بێگومان تۆزێ ئاستەگی ینی دەرمانمان بۆ دروستەوێ، بەس بە خۆشحاڵیەوە وەزارەت بڕیاری ئەوەی یاوەکە نەیاڵێت ئەو حاڵە تەجروبە بۆمان دابین بکرێ. اینجا بەنسبەت دایکان و باوکانەوە ئێمە نامانەوێت بترسن، ئێمە ئەمانەوە وشیار بن، یعنی ترس نەچێتە دڵیانەوە، بەس تێکەڵی مناڵەکان فعلەن ینی با تێکەڵاوی نەبێت چونکە شتێکی گوازراوەیە، با تێکەڵاوی نەبێت. بەس ئەو ترسەش ئەگەر مناڵێک ئەو نیشانەی هەبێت و زوو بگەێنێتە خەستەخانە بێگومان چارەسەر وەرەگرێت و هیچ ترسێکی ناوێت. تەنها ئەو مناڵانەی کە مەسەڵەن خوا نەخواستە ئەگەر تەئخیر بکرێیان دایک و باوکی وا هەیە تەئخیر بکە، ئەگەر ماکەکە بەجێ بمێنێ ئیش ماکەکەی چییە مەسەڵەن لەوانەیە لە دەستدانی
بیستن بێ لە دەستدانی بینین بێت یان بێتە گەشتکەی درێژخایەن ئەمیش نایان ترسێنین بەس ئێمە کە ئەمە ڕاستیە یعنی ئەبێ بە خەڵکی ڕابگەیەنین ئەوەیە کە دایکان و باوکان نەخۆشەکانیان لە ماڵەوە ئیهمال نەکەن بەبوونی هەر نیشانەیەک سەردانی پزیشک بکەن و پێویست ناکە هیچ دڵڕاوکەیەکیشیان هەبێت بەس ئەوەیە تقریبان ئەم 10 ڕۆژ 15 ڕۆژە کە دەوام ماوە لە مەکتەبەکانە یعنی ئامۆژگاری مناڵەکانیان بکەن کە لە دوای ئیمتیحانات نەوەسن ڕاستەوخۆ بگەڕێنەوە بۆ ماڵەوە و من شخصی خۆم داواکارم لە پەروەردەش کە ئەم هەفتەیە بۆ بازنەیەکی قوتابخانەکان کە پۆلی 1 و 2 3 ئەکا ئەگەر بێت و داوامێکیان ما بێت بەڕێی من باشترە ئەو دەوامەش نەکرێ ئیمتیحانەکانیان لە 1-2 ڕۆژە کۆتایی پێبێن و بۆ ئەوەی شتەکە تەشەنە نەکرێت و بڵاو نەبێتەوە.